لە 18 ساڵی ڕابردوودا دەستگای میدیای کورسات ئەستەمە هیچ لادانێک لا ئیتیک و کاری ڕۆژنامەوانیدا هەبوو بێت. کورسات ئەو شاشە ئارامەیە کە دەتوانێت بە ئاسانی ببێتە میوانی هەموو ماڵێک و لە هەر چین و توێژێک بێسڵەمینەوە میوانی بێت. کورسات ماڵی هەمووانە. دروشمی سەرەکی دەستگای میدیای کورساتە و هەمووانیش شاهێدی بۆ ئەوە دەدەن کورسات دەرگای ئاوەڵایە بۆ هەمووان. لە بواری هونەریدا کورسات لانەیەکی گەرم و پشتیوانێکی بەهێزی هونەرمەندان بووە. بێگومان کورسات یەکێ بوو لەو کەناڵانەی کە بەڕاستی لە سەرەتاوە کە دروست بوو بە گوڕ و تەوژمێکی زۆر جوانەوە پشگیری لە هونەرمەندان کرد و کۆمەڵێک زنجیرە دراما و فیلمی تەلەڤیزۆنی کوردی پەخش کردووە. دڵنیام لە ساڵی ئایندە کاری زۆر جوان زنجیرە درامات ئەبێ فیلمی تەلەڤیزۆنی ئەبێ بێگومانم لەوەی کە کورسات پاڵ و پشتمان بووە. هیوادارم بەردەوامێ بۆ خزمەت وەرزشی بۆ ئەم شارە. کورسات هەمیشە پابەندبوونی خۆی بە ئیتیک و یاساکانی کاری ڕۆژەمانی سلماندووە. بۆیە چین و توێژە جیاوازەکان لە 19هەمین ساڵی تەمەنیدا بە گرنگی و لە ڕۆڵی ئەم دەستگای میدیایی دەڕوان و هەمووان چاوەڕێوە دەکەن لە ساڵی نوێی کارکردنیدا هەکبەکەی پڕبێت لەبەر هەموو کاری نوێ و تازەگەری. دیارە دەستگای میدیای کورسات وەرچەرخانێکی گەورەی میدیایی دروست کرد. ئەوە نوکۆڵی ناکرێت چونکە کاتێ ئاور لە ڕابردووی 90 ساڵی کورسات دەدەیتەوە دەبینی خەرمانێکی گەورە لە کار و چالاکی تۆمار کردووە و بە ئومێدی ئەوەین کورسات وەک کورساتەکەی جاران ئەو پەیامە گەورانی کە لە ڕابردووە هەبێت و لە ئێساسا درێژە پێدەری هەمان ئەو پەیامانە بێ دیارە هەر سەردەما وتار و گوتاری خۆی جیایە بە ئومێدی ئەوەین دەستگای میدیایی کورسات بتوانێت لە جاران باشتر و چاکتر و بە شێوازێکی مۆدێرنتر بێتەوە ناو جەماوەرەکەی خۆی. ئەم یادە زۆر پیرۆزبایی لە هەم لە کارمەندانی کەناڵی کورساتەکەم لە ڕاستیا لە 90 ساڵە توانیویانە کاریگەریشی باشیان لەسەر کۆمەڵگەی کوردەواری هەبێ هەم لە بواری کۆمەڵایەتی کەلتوری سیاسی فەرهنگی لە هەموو بارەکانە جێدەستیان دیار بووە کە بۆ هەموو لایەکمان شانازیە کە کورسات بەو پڕی بەرپرسیارەتی کۆمەڵایەتیەوە کاری کردووە لە کۆمەلگا بۆ گەشەکردن و بەرەو پێشوونی کۆمەلگا. ئومێدیژە خوازم میدیای کورسات سەرکەوتوو بێت لە گەیاندنی ئەو پەیامەی کە لە پێناوی دامەزراوە. کورساتە لە سەرەتاوە هەڵگری پەیامێکی کوردانەی نیشتیمانی بووە و هەر لەم سۆنگەیەوە لە بوارەکانی سیاسی و پرسی نەتەوەیی و نیشتیمانی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و هونەر و سەرجەم بوارەکانی تر کاری کردووە و هەمیشەش سەرمەشق بووە. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.